سەرکەوتووی تەواو کردو ئەمڕۆ بڕوانامە وەرەگرن. دەستخۆشیشم بۆ یەکێتی سەندیکاکانی کرێکاران کە ئێستا سەنتەری وشیاری ڕاهێنانی پیشەییان هەیە و ئەم خولانە ئەکەنەوە و خولەکانیان تەنها فێرکردنی پیشەکان نییە، وشیاریە لە ئەو یاسا و ڕێنماییانەی کە پەیوەندی بە کرێکارەوە هەیە، بە تایبەتی دەستەبەرکردنیان، تەندروستی و سەلامەی پیشەیی بەکارخستن، کە بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیەکی گەرمە، چکە یەکێک لەو بۆشاییانەی کە هەیە لە بینی وەزارەتی ئێمە و کرێکارانە کەمی ئەو وشیاریەی خاوەنکار و کرێکارە سەبارەت بە یاسای کار، یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی، سەبارەت بە ڕێنماییەکانمان بە تایبەتی تەندروستی و سەلامی پیشەیی کرێکاران. بۆیە بەگەرمی دەستخۆشیان لە یەکەم. دیارە ئێمە وەک وەزارەت بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی، بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی کە حەوت سەنتەری پێشکەوتومان هەیە، بە بەردەوامی خولمان هەیە. خولەکانمان بۆ ڕاهێنانی پیشەییە، بۆ ئەوەی کە گەنجان لە هەرێمی کوردستان بە پێی داواکاری بازار خولی جیاجیان بۆ بکەینەوە و بە بەردەوامی ئەم بە بەڕێوەبەرایەتیە گشتیەی ئێمە پەیوەندی بە ڕێکخراوی نێودەوڵەتی و لۆکاڵیەوە هەیە بۆ پەیداکردنی پێشینە بۆ ئەوەی بتوانن ئەم خولانە بەردەوام بێت و هەروەها ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی هاوکار و پاڵپشتمانن بۆ ئەوەی ئەم خولانە بەردەوام بێت. هەر لەم مانگەیە ئێمە 90 گەنجمان لە هەولێر بڕوانامە پێبەخشیوە، لە هەڵەبجەی خۆشەویست 26 کەس، لە سلەیمانی 68 گەنج. و دڵنیای گەنجانەکەینەوە ئێمە هەوڵەین ئەم خولانە بەردەوام بێت و فێری پیشەی جیاجیان بکەین بە پێی ئەوەی کە لە بازار خواستی لەسەرە و بە بەردەوامی ئەو پیشە تازانی کێتە پێشەوە ئێمە هەوڵەین وەرشەی تازە بکەینەوە، تەچیزی بکەین بۆ ئەوەی گەنجەکانمان دانەبڕێن لە بازار. ئەمە ئەرکی خۆمانە، بە تایبەتی کە لە ئێستاە بەداخەوە بەهۆی قەیرانی داراییەوە چەندین ساڵە کەس دانەمەزراوە، بەدایان هەزار دەرچووی زانکۆ، پەیمانگا، ئامادەیە پیشەییەکان بێکارن. بۆیە ئەرکی سەرشانی ئێمەیە کە فێری پیشەی جیاجیان بکەین. هەروەها ئەرکی ئێمەیە کە هەوڵ بین بە بەردەوامی دەستنیشانی موچەی کرێکاری ئاسایی بکەین کە لەگەڵ گوزەرانی کرێکارە بگونجێت. هەروەها ئەرکی ئێمەیە کە تەندروستی و سەلامی پیشەییان بپارێزین، لەگەڵەوەی ئەرکی ئێمەیە کە کۆمپانیاکان کرێکاران دەستەبەر بکەین بۆی هەموو ئەو مافەی کرێکارێک کە لە کەرتی گشتی هەیەی لە کەرتی تایبەت هەیبێت. کە منەڵێم کرێکار مەبەست لە لای ئێمە کرێکار هەموو ئەوانەی لە کەرتی تایبەتی شەکەن، جا دکتۆرە، مامۆستایە، فەرمانبەرە، هەتا کارگوزارێک دەستەبەری گرێتەوە و بێ مافەکانی پارێزراو بێ وەک هەر کەسێک لە کەرتی گشتی. ئێمە لەگەڵ یەکێتی سەندیکاکان کاری هاوبەشمان هەیە، تەواوکەری یەکترین. ئێمە لە طبعاً ئەم خولانەی کە ئەمان کردویانەتەوە زۆر گرنگە، بە تایبەتی کە وشیاری یاساییتیایە. هیوادارم ئەم خولانە بەردەوام بێت، بە تایبەتی بۆ خاوەنکار، بۆی بەرچاوی ڕوون بێ لە یاساکانی ئێمە، بۆی مافی کرێکار بە تایبەتی دەستەبەرکردنیان دابین بکات. هەروەها ئێمە کاری هاوبەشمان هەیە لەوەی کە پێکەوە لیژنەمان هەیە بۆ دەرچوون بۆ کۆمپانیاکان، بۆ مۆڵ، بۆ هەموو ئەو شوێنانە بۆ دەستەبەرکردنی کرێکاران. هەروەها هەر خولێک لە وەزارەتی ئێمە بکرێتەوە بۆ فەرمانبەرانی ئێمە لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە، نوێنەری سەندیکاکانی تیا بەشداری پێەکەین. لە هەمووی گرنگتر ئێمە ئەنجومەنی کارژێڕیمان هەیە کە ئەم ئەنجومەنە
هەموو بڕیارە گرنگەکانی تایبەت بە خاوەنکار و کرێکار ئەم ئەنجومەنە بڕیاری ئەیە. بڕیارەکانی هیچ کەسێک ناتوانێت هەڵی وەشێنێتەوە. دوو نوێنەری سندیکای تایە کە ئەوان لەوێ پارێزەری مافی کرێکاران، بۆی ئەم ئەنجومەنە بڕیارێک نەیات کە مافی کرێکاری تیا پارێزراو نەبێت. بۆ ئێمە تاوکەری یەکین و دڵنیایانەکەین پشتیوانیانە بین و ئەو هەماهەنگیە بەردەوامە بێت لە سەیمانی، لە هەولێر، لە دوهۆک، لە هەموو ئەو لە هەڵەبجە، لە ئەو شوێنانە، لە ئەو ئیدارە سەربەخۆیانی کە ئەمان لقیان هەبێت، بۆی بتوانین مافی کرێکار بدەستەبەر بکەین، بتوانین ڕاهێنان بۆ گەنجەکانی خۆمان بکەینەوە، بتوانین کە بیان خەینە سەرکار و دوجار دەستەبەریان بکەین بۆی مافەکانیان وەک کەسێک لە کەرتی گشتی پارێزراو بێت. و بەڵێن بە هەموو گەنجەکانی خۆمانەین کە هەرچیمان کردبێت بە هەر شێوازێک بێت، لە ڕێگای ئەنجومەنی وەزیران وەزارەتی داراییەوە بێت، لە ڕێ ڕێکخراوەکانەوە بێت، ئەم خولانە بەردەوامە بێت و هەوڵەین خولی تازە و پێشکەوتوتریان بۆ بکەینەوە بۆی ببنە خاوەنکاری خۆیان و هەوڵ بە هەموو توانای خۆمانە و مافەکانیانە پارێزین، دەستەبەریانەکەین بۆ ئەوەی دوجار مافەکانیان وەک کەرتی گشتی پارێزراو بێت. جارێکی وای سەرکەوتنتان بۆ خوازەم، هیوام ئەم خانمانە لە کارەکانیانە زیاتر و زیاتر بچنە پێشەوە. دەستخۆشی بۆ کاک عەبدولکەریم کە بەڕێوەبەری ئێمەیەکە هاوکارە لەگەڵیان و بەڕێوەبەری گشتیش کاک عارف بە دڵنیاییەوە بە بەردەوامی لەسەر خەتە لەگەڵیان بۆ پەرەو پێشچوونی کاری کرێکار و خاوەنکار، چکەمە بەس هاوسەنگی ڕابگرین. جارێکە بەخێر بن سەرچاو. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی وەزیر. ئێستاش کاتی دابەشکردنی بڕوانامەکان و خەڵاتەکانە. سێ خەڵاتمان ئامادە کردووە بۆ دەربڕینی ڕێز و پێزانین